پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری BGT، داما، هۆتێل ڤان ڕۆیاڵ پێشکەش دەکرێت. سڵاوتان لێبێ خۆشەویستان، بەیوام زۆر باش بن لە ئاڵلقەیەکی تری پرۆگرامی خۆم و خۆ دووبارە گەڕاینەوە لاتان لەگەڵ خانمە هونەرمەندێک لە بواری نواندن، ئەویش خات و شەهێن. ئەم کاتت باش؟ باشتر بۆ تۆرانگیانە حاڵە. زۆر سپاس لە سلێمانیەوە بەخێر بێ هەتاوەکو هەولێر پایتەخت. زۆر سپاس، زۆر خۆشحاڵم لە پرۆگرامی خۆم و خۆت کە یەکتریمان بینیەوە دوای 5-6 ساڵ. باشە، ناتبینم بۆچی؟ ئەو نییە ئەزانم، بەس دوای 5-6 ساڵ بۆچی؟ ینی مەقسەدم ینی خۆم و خۆت نییە، بەڵام دەرکەوتنت کەمە. ڕاستەکەی دەرکەوتنم بە تایبەت لە بواری هونەرە. باش، وەڵای ئێستا هونەر کووە، هونەر کەس بووە و زۆر هونەریش قبول ناکەم کە ئیش بکەم. ئەین دەرناکەوی؟ لەگەڵ هەموو کەسێکا دەرناکەوی؟ نا شەر نییە. ئەستایەکێکی باشی بە ئەزمونەی چاک پێم بڵە بۆ هونەرەکە چۆن لەگەڵ کەسێکی بێ ئەزمون و گرێبەستێکی باش لە ڕووی مادیەوە دەردەکەوی؟ شەر مادی نیە لە هونەرە، هونەر حەزە. بەڵام لە مۆزوعی ئێوە لە حەز دەرچوو، لە بۆرە ئێوە دەبێت ئێستا بزنس بە هونەرەکەی خۆتانەوە بکەن. ئەزانیتی کاکە سۆران، لە ڕووی مادیەوە بۆ هونەرەکەی سە تۆڵێ کەسێکی بێ ئەزمون، ئەگەر ئەزمونی نەبێ لە هونەرەکەی و هونەرەکە سەقەت کامە چی لە پارەکەم. باش، کەواتە تۆ بۆ پارە هونەر ناکەین؟ نایکەی. باش، زۆرترین بڕەپارەیە کە لە کارێکی هونەری وەرگرت چەند بوو؟ وەڵا بووە، بەڵامیتر باسی ناکەم. تازە ڕۆیشتۆ؟ قەیچێکە با ڕۆشت بێت، بەس باسی ناکەم بۆ باسیکەم. ئەی بۆمان بنووسە. دوای پێت هەڵە. ئێستا بۆم بنووسە. باش. لە گەردەلوولا بۆ زۆرترین ئەقدم ئەو ینی باش بوو. گەردەلوولی دۆلار بوو یان دینار بوو؟ 35 وەرەقە. 35 وەرەقە. بەڵێ. بۆ چەند؟ بۆ ماوەی چەند؟ بۆ ماوەیترا هەن گەردەلوول بەش بەرسە بۆ نمونە مەشەدێکی منی تیابێ تەلەفۆنە بۆ کەنان ئەو ڕۆژە دەوری تۆ هەیە، ینی بە بەردەوامی نییە. لەوانەیە لە مانگێکە 5 ڕۆژ، لە مانگێکە هەفتەیەک، لە مانگێکە 10 ڕۆژ ئاوە. دووبارە گەردەلوول دەست پێ بکاتەوە بەشداریەکەیتەوە؟ وەڵای کاک جەلیل زانێ. پێت بڵێیان نا؟ بەڵێ پێی وتوم، بەڵام ئیتر نازام کاک جەلیل زانێ ئیشەکە ئەکا یاخودنا. ئامادەی لەگەڵ هەموو دەرهێنەرە کار بکەین؟ نا. بۆ؟ تەبیعەتی خۆمە. تەبیعەتی خۆتە. باشە، ینی سنوورت بۆ کارە هونەرەکانت هەیە؟ ئەیتەبان. باش، بەشداری چ کارێک ناکی کە بۆ منە مەسەڵەن بڵێ لەگەڵ من ناگونجێ؟ لە مجتەماعی ئەمانە گونجێ، ینی ئیشێک لەسەرم کەوێت و بۆ کوردستان و مجتەماعی ئەمانە بنایکەم. چ نواندنێکەیە کە هەرگیز قبوڵت نەکردو؟ بەرکەوتە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر. باش، ئەی ئەگەر بەرکەوتنێکە بێت لە نواندنە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر بڕەپارەیەکی باشی تەدابێ هەر قبوڵی ناکەی؟ کەواتە تۆ بۆ پارە هونەر ناکەی. ئەزانیتی کاک سۆران، من لێرەوە ئیشیان پێ وتووم، نەک ئیشیان پێوتی بێتم، من ئێستا ڕوونیەکەمەوە ئەڵێم بۆ نمونە تۆ دەرهێنەری پێم مەڵی بۆ ئیشێک ئەڵێمە 2 دەفتەر دۆلار، بەڵام بەرکەوتت هەیە نایکەم، بەدڵم نییە سیناریۆکە ناکەم لە بڕۆی بەرکەوتێتی هەیە. ئەمە تۆ قبوڵی ناکیان؟ قبوڵی ناکەم. کاکاروانی هاوسەرت؟ ئەیتەوانە بێ ئەویش قبوڵی نەکات، بەڵام یەکێک ئیشەکەی جوانە ئەتوانم بەخۆ بەخش ئیشی بۆ بکەم. باش، چ ئیشەکە بۆ کە خۆت حەزت لێ بۆ بەشداری بکەی بەڵام کاکاروان ڕەفزی کردوتەوە؟ لە پێشە خۆم قبوڵێکە من جا کاروان دیارە ئەو ئیشانێکە خۆ من ئیشم تیا کردووە ڕەفزی تیانە بۆ هەتا ئەو ڕەفزیکە. باش، دەڵێن زۆر عەسەبی شەیخ خان، بۆچی؟ عەسەبی؟ تۆ چی عەسەبیتەکە؟ وڵای تر هەرێکە و تەبیعەتێکیە، ینی نازانم مەسەڵەن لەوانەیە ناحەقی عەسەبیم بکە، لەوانەیە مەسەڵەن دووڕووی عەسەبیم بکە، دووڕووی لەگەڵ ڕێز مرۆڤ بەشێک لە مرۆڤەکان، لەوانەیە درۆ عەسەبیم بکە. چ شتێک تۆ عەسەبی دەکە؟ تەنیا ناحەقی و درۆ. درۆ؟ بەڵێ. باش، درۆیان بۆ کردووی؟ زۆر. درۆت کردووە؟ درۆی سپی ئابەس درۆی وەکوتر ناوە. چ شتێک لای تۆ درۆی سپیە؟ مەسەڵەن درۆی سپی نازانم لەم کاتە. چونکە نازانم درۆکەم، درۆ سپیەکەش نازانم. باشە، ئەگە پێناسەی درۆ بکەیت دەڵێ چی تێ بۆ درۆ؟ پێناسەی درۆ
کەسێک کە درۆی کرد یعنی هیچ خۆشێک لە ژیان نبینێ. کەسێکیش کە درۆ بکەم شتێکی دەکەم. بەڵێ کە درۆ کرد حرمەتمێ دزیشەکەی بە درۆکاڵی دزیم نەکردووە. کە دزیشی کرد شتێکی تری شەکەی ئەڵێ با بینەر خۆی زانێ باشت دەڵێ. باشە. هونەر ئەدژێنێ؟ نا. یعنی هەتا ئێستا تۆی نەژیاندووە؟ نا. بژێی ژیانی تۆ لەسەر چییە؟ بژێی ژیانمان ئەوەیە کە ڕۆژانە ئیشەکەین. ئیشی چ دەکەی؟ منەوە چەند ساڵە هەر کافتریام هەبوو ئیتر تاوازم لە کافتریا هێنا لە بەرەوەی تەمەنێکم بەڕێکرۆ سپاس بۆخوا بە سەرکەوتویش ئەوە نییە من حرمەتمێ بۆ کەسانی کە لە کافێ ئیشەکەن. ئێستا یەکێک لە کافێ ئیشەکە بە چاوێکی سیر یعنی سیر ئەو کەساکات نەوعێک سیرەکات بەڵام وانە ئەو کەسانەشی کە لە کافێ ئیشەکەن بۆ بژێوی ژیانە بۆ مستەقبل و بۆ دابینکردنی خۆیانە. من کافێم هەبوو و دواتریش ئێستا خەریکی نووسینگەم نووسینگەی هەلی کار ئیش بۆ گەنجان ئەڕەخسێنم. باش. ئیشەیە بۆ گەنجان بڕەخسێنی؟ بەڵێ. باش. لەبەرەوەی کە لە هونەر هیچ دەست نەکەوت کافتریاتدانە؟ ئەی تەبان. بەڵێ. ئەی ژیاندی کافتریاکەت؟ بەدڵنیایی ئەی تەبان. خزمەتی هونەرەکەشت پێ دەکرد؟ ئیتر کە دەستم کرد بە ئیش هونەرەکە دوورکەوتومەتەوە. چونکە هونەر حەزێکە و ئەو نشی ڕەخنە دێتە سەر لە هونەرەکەیە دەستخۆشیەکە بۆ نایە ساڵان وانە بوو ساڵان تامەزوری ئەو بۆ خەڵک سێری ئیشی هونەری بکات و سێری تەلەڤیزۆن کات و دەستخۆشی ئێستا ئیشەکەش جوانە ئیشەکە ڕەخنێتیانە ئەو کەسە شخصیاتی خۆی هێشتۆتەوە لە هونەرە بەڵام پێتر لە کۆمنتەکانای خوێنیتەوە شتی وا بۆ نووسنەڵەوە منم شتم پێ ئاڵێن قسەم پێ ئاڵێن لە بەرەوەی هونەر بە خۆ دەکەیان بۆ خەڵک. ئەیتەبانەبێت بۆ خەڵک بێت تا خەڵک ڕاستی نەبێت تۆ ناتوانانی هونەرکەی بۆچی بۆ خۆمی خەڵک لە هونەرەکەی تۆ ڕازیە؟ وەڵایشەوەی بۆ خۆیان جێ هێڵم نازانم. ئەوەندەی کە تۆ بزانی مەسەڵەن. ئەی بە گوێری ئەوەی کاتی تا شوێنان ڕێزی لێ ئەگرن ئەو ڕەسم گرتنێک کە ئەها لەوانە خۆتیش شەر نییە لە دراما و شتابێت تۆش کەسێکی ناسراوی و دەرکەوتووی ئەچیتە دەرەوە ڕێز احترامی کە لێتە گرن ئەو خۆشەویستی خەڵکە بۆ هونەرەکەت. باشە کە کافتریات هەبوو لە سناپچات و پلاتفۆرمەکانی خۆت بڵاو دەکردەوە ئەدوت من ئێستا لە کافتریا. مەقسەدت لەم قسێ چ بوو شێخ خان؟ خەڵک لەبەر تۆ دێتە کافتریا؟ شەر نییە بەڵام ئیتر تۆ چۆن ڕکلامێکەکەی بۆ شتێک شوێنەکە ئەناسێنی منیش هەر بەوە عنی کە ئەچمە ئەوێ نازانم چۆن جوابی ئەو پرسیارە بەوە. ئەو شەوی کە ناچوون بۆ کافتریا چۆڵ بوو. ئەو شەوی کە ڕکلاممە کرد قەرباڵق بوو. ئیتر لە بەرمنیان سوپاسیانەکەم لە بەردانیشتنیژە هەر سوپاسیانەکەم بەڵامی ترەوە کۆن بۆ ڕابردووە ڕۆی. پەشیمانی لۆی کە کافتریاتە بوو؟ نا. باش. ئەڵەن زۆر حەزت لە هەندێک مەسەلەن قسە و باسی سۆشیال میدیایە بۆ خۆ دەرخستن. خۆزگە بووە. نا. مەسەلەن کێشەیەکی خێزانین تێ لە ماڵەوە چ پێویست دەکات تۆ مەسەلەن بڵایەکەیتەوە بەڵام دێ لە سۆشیال میدیا تۆ ڕوونکردنەوەی لەسەر دەدەی بۆچی؟ هەندێک کات ڕوونکردنەوە باشە بۆ بینەر. بۆ بینەر. بەڵێ. باش. لەسەر من پرسیارکردنە لەسەر تۆ جوابدانەوە باشە هەر پرسیارێکشت بەدڵ نەبوو تۆ ئەتوانی بڵێ نۆ کۆمنت باشە ئەمەش جوابێکە بۆ خەڵک بەڵام پێم خۆشە بە شەفافی ئەمە ببێتە وێزگەیەک بۆی کە ئەو خەڵکەی کە تۆ ئەناسێ ینی وەڵامی ئەم شتانە وەربگرێتەوە کە تا ئێستا مەسەلەن لە لای خەڵکی گومانێکی دروست کردو باشە بەڕاستی تۆ کاکاروانی هاوسەر لە ماڵەوە دەرکرد بوو؟ نۆ کۆمنت چونکە ڕابردووە ڕۆی ڕۆی ئەی چی تێ بۆم قسانە؟ ئەو قسانە هەواڵە بەخوا بێ یەک شتیش هەیە لێرە کاکە سۆران بۆ هەستەکەم دڵت پڕ بوو ناهاقی ناخۆشە ئەمە یەک من پێشترش باسم کرد ناهاقی زۆر ناخۆشە بکە بەرامبەرە بکرێ دووش بڕوان ناکەم هیچ ئافرەتێک بتوانێت هاوسەری خۆی دەرکە لە ماڵەوە بە هیچ جۆرە کاروانت خۆش دەوێت؟ زۆریش باشە بەس ئەگەر پێناسەیەکی خۆشەویستی خۆت و کاروان بکەیت چی پێڵێ؟ لێرە نێەوە دواتر پرۆگرام دەبینێ
هەروەکو جارانە. چی پیاڵە پێناسی تۆ بۆ کاروان چییە؟ نازانم هەر خۆشم ینی هەندێک مەشاکیلیش ڕوویە بەڵام خوا ئەوە بگرێکەوەی کە بەڵام لێرە پێڵم خۆشمە و چاوی ماچەکەم باوکی مناڵەکانمە باش گۆرانی زاوە ئێوارە درەنگە بووکبەرە چیت بیردێنێتەوە؟ ئێوارە درەنگە چاوی ماچەکەم کاک مەهدی ڕەزا ئەوە لە سەرەتای کاری هونەری مابوو 17 ساڵ پێشەستە. بەڵێ کوڕەکەم هەژمانگ بوو لە سکمە ببوورە ئەم قسێشەکەم یعنی لەوێ حملم هەیە بە کوڕەکەمەوە کە هەژمانگە کچەکەشم بچکۆلەیە ساڵێکە ساڵ و شتێکە کە ئەو کلیپەمان کرد کە گوێی لێ ئەگرم ئەو کاتم بیرەکەتەوە کە ئەها ژیان بۆنی باشتی لێ هات خۆش بەو سەر. بەڵێ باش تەمەنت چەندە ئاسا بپرسم؟ 85 40 ساڵە زانم 40 ساڵە. باش چەندتان بینە لەگەڵ کاکاروان؟ ئەو چلوویەکە 1 ساڵتان بینە. باش چ شتێکی کاکاروان هەیە کە تۆیش حەزی پێ ناکەی؟ وەڵاهی باوە نهێنی بێ با لە دڵی خۆما بێ ینی شتێک نییە کە مەسەڵەن ڕوون بێ و ئاشکرای و پێشچاوی کامێرە بیڵێ تەبیعاتێک نییە؟ با لە دڵی خۆما بێ هەیە بەس نایڵێم. هەیە و بەس نایڵێ. باش ئەی ڕقل لە چ شتێکی خۆتە؟ دڵپاکیم دڵسافیم باجداوە؟ بەڵێ ئەروەڵا لە بینی خانمە ئەکتەرەکان ئەبینم زۆر لەگەڵ یەک ڕێگنی نازانم زۆر بێکەوە ناتان بینم یان گروپێک دغە گروپێکە بۆچی وە؟ هەر منیان عام قساکەی بەعام لە هونەرە بەعام هەمووی بەس لە فستیڤال و لە فلیمەکانە ینی ڕێکن لەگەڵ یەکە. جا بەڕاستی ڕێکن لەگەڵ یەکە؟ یان بەس لە فستیڤالەکە؟ بەس لە فستیڤال و لە دراما و لە پشتی کامێرە بەڵام وەکوتر بمری لەوێ سەردانە ناکەن هەتا ئەو کاتی ئەو خەنە ژێر گڵەوە ئەمە ڕاستیە ینی ناکۆکن لەگەڵ یەکە. بۆ نازانم من تێکەڵاوبوونیان ناکەم و ڕێزم هەیە بۆ هەر هەمووشیان بۆ تێکەڵاو چاوی یەک بێکیان ماچەکەم حەزم بە هین نییە نزیک بوونەوە. باش ئێستا بڕگەیەکمانەیە باشە ناوی کۆمەڵێک هونەرمەندم لایە باشە لە گۆرانی بێژ و لە هونەرمەندی ئەکتەر نواندن ئیتر تۆ دەبێت دانەیەکیان هەڵبژێری باشە بۆ تێ دانەیەکیان هەڵبژێری بزانم چی هەڵبژێری باشە خاتوو ڕێزان فەرەز یاخود خاتوو بەیان بۆمبە؟ آخر وڵی نازان چاوی هەردووکیان ماچەکەم منش چاوی ماز دەکەم من دەستیان ماز دەکەم بەڵام خاتوو ڕێزان خاتوو ڕێزان بەڵێ هەواڵ عوسمان یان بەیان عوسمان؟ چاوی هەردووکیان ماچەکەم ڕێزمێ بووە بەیان عوسمان. بەیان عوسمان لەبەری برادەری لەگەڵی؟ وڵی ناڵێم لە فستیڤال و لەوانە برادەرین بەڵام ئیتر وەکوترنا وەکوترنا بەڵێ قەت تەلەفۆنێکتان لەبینی؟ باش ئەمە خەتا لە تۆیان؟ خەتا لە هونەرە خەتا لە سندیکای هونەرمەندانە کە هەفتانە هونەرمەندەکان کۆناکاتەوە کە سەردانی یەکتری ناکەن مەسوولێکیان نییە کە هونەرمەند کۆکاتەوە ماڵ بە ماڵ بگەڕێ بە ناوی هونەرمەندەکان و یان یەکێک نەخۆش بێ سەردانی کە ئەو شتانیان نییە. باش پەروین شازادە یاخود شنە حەسەن؟ کاک سۆران وەڵامم کە مەوقیفەوە جوابی پرسیارانە نایەمەوە خۆی بڕگەیە لە پرۆگرام هەردووکیانم خۆشە بۆچی دڵیان لە ئێمە عاجز من نەموتۆ ڕقلیان ئێستا ئەوان کە کەوتوتە ڕقلیانە نەوەڵڵا ڕقم لە کەس نییە من ناڵم ڕقلیانە ئیتر تۆ هەڵسەنگاندن مەسەڵەن یان ئەوەی کە دەڵێ لە منەوە نزیکە یان ئەوەی کە دەڵێ لەبەر هونەرەکەیان کە من دەڵێ زیاتر معجبی ئەو کەسەم هەڵدەبژێت نەگەوەی کە تۆ هەڵسەنگاندن بۆ ڕێزمێ بۆ هونەرەکەیان بکەوێ من حەدیەوەم نیە بۆ کەس بکەم یعنی ئەو بڕگەکەیە تۆ لەبەر شتێک فلانە کەس هەڵدەبژێری یعنی بەس ئەوەیە مەوزوعەکە. من ئیشم لەگەڵ شنە حەسەنا کردووە و ڕەفاقەتیشی زۆر خۆشە بەڵام ئەوەی کە من معجیبی خاتوو پەروین شازادەم سەوتێتی و لەو کاتۆی لەگەڵ کاک عیرفانە فلیمێکیان کرد فەرتەنە بوو گۆرانیەکی و ئیتر لەوە من معجیبی سەوتیم خاتوو پەروین.
قات و پەروین لێرەوە دەست ماز دەکەین. مایر حەسەن یان ئەحمەد جۆڵە؟ تخوا کاک سۆران وەڵا نابێت شتیوە. جوانی ئەم بڕگەیە ئەوەیە کە بەڕاستی قورسە. وەڵا فەرم نابێ ئاخر. بوو نابێ. وەڵا هەردووکیان. نابێ. بوو بۆوان کرد هەردووچیانە بوو بەمان هەردووچیان. ئاخەتخوا ئەوان ڕێزی تایبەتیان ئەوان ڕێزی تایبەتیان بەس ئەوان من دەستی دانە بەدانیان ئەوەی کە لە من گەورەترەوەی کە ئەرشیفی زۆرە دەستی دانە بەدانیان ماچ دەکەم. بەڵام جوانی ئەم پرۆگرامەوەی کە قورسە. وەڵا قورسە. با کاک ئەحمەد جۆڵابێ. ئۆکی. بۆ تەرچیەک یا و جواب دەوە. ئاخەتخوا کاک مایەریان چاو ماچەکەم. دەستت باز دەکەی مامۆستای چییە؟ حەمەد دەمبڵ یان ئەحمەد ڕەوف؟ کاک حەمەد عیرفان کاک عیرفان ئێستا محەممەد. باش. ئەو تەلەفۆنیشمان لە نێوان ناکات. چی بۆ مەتعەمەکەی؟ تەوان. برنجەکەت خواردوو؟ ئەرۆڵا. باش. پارەت دایان بەلاژ بوو. وەڵای خوای زانێ. هونەرمەند زەکەریا یان هونەرمەند زیاد ئەسعەد؟ زەکەریا عەبدوڵڵا. باش. کامە گۆرانی؟ بگەڕێەوە. گەڕاوە؟ بگەڕایەوە. باشە. شاباز زەمانی ئەحمەد خەلیل؟ کاک ئەحمەد خەلیل. باش. لەبەرەوەی شاباز ناتە کافتریاکەت بۆ لایف؟ هیچم نییە لەگەڵێ. باشە. ئاوت بۆکانی یان سمای سەردەشتی؟ کاک ئاوت. شیروان عەبدوڵڵا یان جێگری میدیا حوسێن؟ شیروان عەبدوڵڵا. باش. بڕگەیەکی ترمان هەیە هێدفۆنە. تۆ بە هەستی خۆت ئەبێ جواب دەیتەوە بە بەڵێ و نەخێر. باشە؟ هێدفۆنەکە لای توێ و من پرسیارت لێ دەکەم. بۆ نمونە مەسەڵەن دەڵێم سۆرای مام ئیسماعیل بەس پێشکەشکار نییە. یان دەڵێ بەڵێ یان دەڵێ نەخێر. بزانم ئیحساست بە قووەتە؟ باشە؟ ئۆکی. شەهێن بەس جوان نییە. بەڵێ یان نەخێر؟ شەهێن بەس جوان نییە. شەهێن بەس جوان نییە؟ شەهێن بەس جوان نییە. بەڵێ. پەشیمانم لە زەواج. پەشیمانم لە زەواج. نا. باشترین ئەکتەری جیهانم. بەڵێ. ڕقم لە خەسوومە. لە بزت جوان؟ ڕقم لە خەسوومە. نەخێر. نرخی نواندنم زۆرە. دووبارە؟ نرخی نواندنم زۆرە. نازان بەس بەڵێ. من بەس ئەکتەر نیم. من بەس ئەکتەر نیم. من بەس ئەکتەر نیم. نا. من بەس ئەکتەر نیم. نا. من بەس ئەکتەر نیم. بەڵێ. تەواوە؟ خواردنم بەس خۆش نییە. ها؟ خواردنم بەس خۆش نییە. وەڵا خواردنم خۆشە. من لە کاروانی مێردم جوانترم. من لە کاروانی مێردم جوانترم. دووبارە؟ من لە کاروانی مێردم جوانترم. وایە بەڵێ بەڵێ بەڵێ. وایە؟ پێش زەواج ڕەفزم زۆر داوە. ئاخر لەفزە جوان نییە. بەخۆ جوان نییە. پێش زەواج ڕەفزم زۆر داوە. نا. چی موت؟ چی موت؟ چی موت؟ باشە. زوو دەگە خەسووم بە شەڕ دێم. دووبارە؟ زوو دەگە خەسووم بە شەڕ دێم. بەڵێ. زوو دەگە کاروان بە شەڕ دێم. چی؟ زوو دەگە کاروان بە شەڕ دێم. نا نەخێر. چی؟ نا. نا؟ نا. وەڵڵا. تەواوە. دواتر لە پرۆگرام خۆ ببینەوە بزانە چیت کردو باشە؟ بەجددی. ئارێ وەڵڵی. باشە. هەد وەسیەتت کردووە؟ نا. نەتکردووە. نا. لە مردن دەترسی؟ ئەرۆڵا. بۆ؟ ئەی کەسێ لە مردن نەترسێ؟ ئەی تۆ مردنیش حەقە. ئەی ڕاستە. ڕاستە. ئەم دنیاە کاتیە. ڕاستە. دەین و دەڕۆین. ڕاستە.
هیچ کۆ نەکردێتەوە بۆ ئەم دنیا بۆی ئەترسێ یان هیچ لەم دنیاە بناغەیەکە دروست نەکردو بۆ دنیاەکەی تر بۆی ئەترسێ لە چی ئەترسێ؟ ئەو مناقەشەیە دانم بۆ خۆم و خۆی خۆم لەگەڵ خۆی خۆما قسە بەس پرسیارەکەم باشە ئەگەر نا هەر کەسە دەچێتە ناو قەبری خۆی ئینسانیش گۆشت و خوێنە بۆ باشە و بۆ خراپە و ئیتر بەڵام گرنگەوەی ئەگەر خراپ پشمان کرد ڕووی دەمەم لە جەناب نییە ینی دەرسی لێوە بگرین ئەگەر باشەش دەکەین هەوڵدەین باشتر بین لە مرنی چ کەسێک زۆر دەترسی؟ ئازیزانم نزیکترین کەسم یەک نەفرم پێ بڵێ کە زۆر زۆر لی دەترسی لەبەری ئەوەندە هۆگری ئەوەندە عاشقی ئەو کەسە خوا تەمەنی من بێتە سەر تەمەنی ئەو کەسە مناڵەکان دوو دایک زۆر نازانم دایە مەترسم بیری لێکەمەوە لە دایکت باش هەز دەکەم پەیوەندیت لەگەڵ دایکت زۆر باش بەڵێ ئەتوانێت ئێستا تەلەفۆنێکی بۆ بکەی؟ ئەرۆڵا بۆنە تەلەفۆنێکی بۆ بکات مەڵە لە پرۆگرام وشتم بڵار حەز دەکەم وەکو دایک و کچێ قسە بکەین ئەرە تۆ لە من ڕازی ئاخر یەک ئەزانە لە پرۆگرامی؟ بەڵێ نۆرماڵە تەواو کێشتنی تەلەفۆنی بۆ بکە بڵێت حەزم کرد تەلەفۆنێکت بۆ بکەم بۆی بینەرەکانیش شایدی بۆ قسەکانم دەن کە تۆ لێم رازینی گەرنم ئازا دەکەی ئەخر هینە دوای شەکرەی بەش دەبێت لە کچەکە هات چی بووە؟ بڵێ لەناو پرۆگرام نۆرماڵە ینی بە خوانەخواستە بۆ خۆم هەموو ژیانم قیستە وەدا نەفەرێکشم بێتە سەر لە ڕێی هەولێر بووم وتی ماڵ پاکەمەوە تی بۆ کێچتم بۆ هەولێرە ڕۆ دا چۆنی؟ حاڵە دەنگ و باس لە پرۆگرامم لەگەڵ کاک سۆرانەوتی تەلەفۆنێکی بۆ بکە پێی بڵێ زۆر زۆرم خۆشەوێ تۆ لە من ڕازیت؟ ژیانی کاک سۆرانی کاک سۆران ئیسماعیل دەست ماز دەکەم زۆر سپاس مەمنون نەڵە چی سەماع خارجیە نۆرماڵە ژنەکەی جوانە وەکو خۆی زۆر سپاس ئەلحەمدولیلا زۆر سپاس مەمنونم لە من جوانترە خوا لێکتان زۆر سپاس مەمنونم ئەڵێ لێی بپرس تاریفنا هەر کوڕێکی زۆر زۆر بە ڕێزەی پیاکی ماقۆڵە پیاکی زۆر زۆر بڕۆ نازان هەموو شەهانێکی تیانە زۆر سپاس مەمنونم زۆر سپاس لە گەورەی خۆتە باشە زۆر خۆشەویستە بەخوا بزانە کاک زۆر سپاس دایەگیان دایەگیان تەندروستیت باشە؟ زۆر سپاس دەست ماز زۆر سپاس لە شەهێن خان ڕازی؟ شوێنە من باشترێکە بۆ من لەخوا بە زیابێ ئەوە کەش بوون هەمویان باشە خۆشت دەوێ ها؟ ڕچەند خۆشم لایەنە شەهێن بە قەحە کوڕ باشە بۆ من بەخوای گەورە پارەم نەبێ پارە مەیاتەیە شتم نەبێشتم بۆیانێ شوێنامە بەخوا لە کوڕەکەشم باشترێکە لە بڕێ پارە دەداتێ خۆشت دەوێ؟ دەسەعبەت دەکەم پارەم وڵام شێن بە ڕەحمیشە بەزەی بە خەڵکیاتوانی زەمن دایکیشم قایبی لە بەزەی بمانێتەوە باشە گەرنی ئازا دەکەی؟ ڕۆنجا چی لە بینمانە ئازادا گەرنی ئازا لە ڕۆڕێکیان شتێک لە بینمانانیش کرد دە باشە هەر لە بەرەوەی تەلەفۆنمان بۆ کردی ئینشاڵڵا عەمر درێژ بی و هەر ساغ و سەلامەت بە باشە تا ئێستا وەزیری ڕۆشنبیریت بینیوە؟ نەتبینیوە لێرە شۆ داوای لێکم حەزەکەم ببینم باش چی پێڵێ؟ ئەگەر ببینم کوڕە خواکای بینم دوو قسە هەرە بێ لەگەڵ یافیکەی باش داوای عەرزە و شت دەکەی ها؟ وەڵای تنیژۆکۆ خەڵکاتم بۆ لای باشە غەدرتان لێکراوە لە هونەر؟ ئەی تەبعان ئەرە وەڵڵا بەتایبەت من تۆ بەڵێ باش خەڵکێکەیە ینی لە ڕووی ئەرشیف و هاوتەمەنی تۆژ نییە بۆ نمەسەن خزمەتی کەمترە بەڵام مستەفید بوو کوڕە کاکە سۆرانگیانی وایە هەر ساڵێکیش نابێت لە هونەرەکە لێک دامایە دەرکەوتووە یان هەیە یەک لە قەتە دەرکەوتووە هەر ڕۆژە و لە وڵاتێکی بینی
سیارەی آخر مۆدیل خانووی خۆی دوو لە ڕووی جەماعات و دوو لە ڕووی ئێوە پۆزی وا لێ ئەیە بەسەرتا یعنی هەر لە خۆتۆڵی باشە من 20 ساڵە هونەرم کردووە بۆ هیچم بە هیچنی ئەو ساڵێکیش نابێ یەک درامای هەیە یەک نواندنیەکی بۆ چۆن بوو بەو شتە بەڵام ئیترۆکێتۆ سەرشانی ئەو کەسە ئەگە زیاتر هەنگاو بنیت ئیتریوادارم تێبگەی ئەبی بە ساحێبی هەموو شتێ ئەوەی ئەو دەیکا بە تۆ ناکرێت ناکرێت باش کەواتە ئەم نمونانەش زۆرن ئەی تەبعاً کەواتە تۆ خۆ جوابەکە لای تۆی تر خۆ ئەزانی چۆن چۆنی وەزعەکە ئەی تەبعاً جوابەکە لای خۆمە منیش هەنگاوم بۆ جگای خەفەت نییە ناوەڵڵا ژیانێکە بە نەفسێت بەرزی و بە کەمخۆری دایم خۆربی زۆر باشە لەوەی کە تۆ بۆ من پێشم وتم سوپاسی خواکەم کە ئەو بەشە یاوە بە من لەوانەیە ئەو بەشە کەسێکی تر نەیبێ بەڵام لە ڕووی هونەرەکەمەوە حەزمە کرد منیش وەکو ئەوان بوومایە بەڵام ئیتر هەر چاوەڕێەکەم قەیچێکە بۆ مستەقبەلی خۆمنا بۆ مستەقبەلی مناڵەکانم باش شەو پۆستێکم لەسەر جەنابەت کرد ڕسمێکی جەنابتم دانا وتم چ پرسیارێکتان هەیە با لێ بکەین لە پرۆگرام ئیتر کەسێک نووسی بووی نهێنی ئەم جوانمانەوەی خاتوشێن بۆچی ئەگەڕێتەوە جوان مامەتەوە پرسیارە ئیتر نازانم بەخۆشکم من لێرەوە چاوی ماچەکەم هەر کەسێکە بەڵام ئیتر نازانم لە دایکمانەچین ناڵە بخەفەتە چونکە لە پرۆگرامێک ئەوتم خەفەت کردیان بە هەرا وتیانەوە یانێکی خەفەت خوار جوانە ئێستا تۆ بەچی جوانە بەچی جوان ماوێتەوە خەفەت دەی من حەزەکەم بووم بە مامەخەمە باشە زۆر سپاس هیچ شتێکت هەیە لە کۆتایی پرۆگرامەکە چۆن بوو دەستخۆشی تالێکەکەم معنی بەرنامەکە هەم پرسیارەکان لەجێ خۆیان بوو و ئەوانەی کە و پرسیارانی لێ کرد هەموو شتەکان ڕاستی بوو تۆش وەڵامی ڕاستەویست دەستخۆشی تالێکەکەم سوپاس بۆ پشتی کامێرە و سوپاس بۆ بەڕێزت ئەوە داواکارم لەو تر هەر کەسێکە سندیکای هونەرمەندانە یاخۆت هەر کەسێکە لە شاری سلێمانی ئاور لە هونەرمەندان بنەوە کە مردن با ئەخیان بۆ هەڵ نەکێشن و ڕسمێک بڵاو نەکەنەوە بڵێ بەداخین بۆ کۆچی دوای فڵان کەس تێگەیشتم ئەوەیە هیچ گلێت نەبوو لە پرۆگرام نانە دەست چاوتان خۆش بێ تەوە باشە زۆر سپاس بۆ جەنابەت هات و شەهێن کە بەشداری کرد لە پرۆگرامی خۆم و خۆت دەمەوێت لە کۆتایی شتێکیش بخۆینەوە و ئیتر نازانم تۆ حەزت لە ئێمتیارە ئەم شیرە سروشتەیان ترۆپیا شەربەتی گازی کامیانمان لێ قبول دەکەی کامیان تاقی دەکەیان بۆ بکەین بە سەفەریت بیبێەوە لە ڕگای هەولێر و سلێمانی بیخۆی ئەو خۆشتر نییە باشە تەبعاً خۆشەویستان ئەمە ئێمتیار شیرێکی 100% سروشتی دەنکە بادامی تێدایە و بیخۆنەوە ینی تاقیکەنەوە و ئێستاش کە مەوسمی خوێندنە و دەرگای مەکتەب و قوتابخانەکان کراوەتەوە ئیتر بۆ مناڵەکانتان دابنێن شتێکی زۆر سروشتیە و تەندروستیشە و لە هەمان کاتیشە نرخەشی زۆر گونجاوە تاقیکەنەوە هەموو تەمەنێکیش بۆی هەیە بەڕاستی بیخواتەوە ئیتر ئێمتیارەکەش ماشەڵڵا دەڵێ ڕۆناڵدۆ و مێسیە زۆر بەناوبانگ بوو من حەزم لە مانگۆ ئەناناسەکەیە ئێستاش بە بیخۆینەوە بێ ئێوە ناخۆش و دەزانم زۆر بەتان خواردتانەوە سپاس بۆ کۆمپانیای BGT ئەمانەشمان دانەوە بۆ خات و شەهێن ئیتر لەگەڵ خۆی بە سەفەری بیاتەوە بۆ ماڵەوە بۆ منداڵەکانی زۆر سپاس بۆ هۆتێل ڤان ڕۆیال لە هەولێری پایتەخت جادەی شازمەچی ماشەڵڵا بەناوبانگە هۆتێل ڤان ڕۆیال کە پرۆگرامەکانمان لێرە ئەنجام بدەین هەر ئیڤێنتێکتان هەبوو یاخود مراسمێکتان هەبوو یاخود لەدایکبوونێکتان هەبوو میواندارێکی گەورەتان هەبوو دەتوان بێن بۆ هۆتێل ڤان ڕۆیال کە هۆتێلێک کە بەڕاستی زۆر خزمەتگوزارەکانیان زۆر پرۆفیشناڵە ستافی شارەزاوە لە هەمان کاتە نرخیان زۆر گونجاوە بە هیوام سەردام بکەن ئیتر ئەوانەی کە لە هەولێر لە سلێمانی و لە دووهۆکۆمانە سەردانی هەولێر دەکەن پێویستیان بە هۆتێلە سەردانی هۆتێل ڤان ڕۆیال بکەن لە هەولێری پایتەخت سوپاس بۆ سپۆنسەری جلەکانیشمان ئاڵتون لە جۆسایدی منارە ئەوەی کە کراسەکەمی بەدڵە و پانتۆڵەکەمیان بەدرەوە عیب نەبێت
دەتوانن سەردانیان بکەن و نرخیان زۆر زۆر گونجاوە. سوپاس بۆ جەنابی شت خات و شەهێن کە پرۆگرامەکەت قبول کرد و باش بوو دەست و بردێکی باشمان کرد و زۆرمان عەزیەت نەکردی و زۆر سپاس بۆ جەنابەت. ئینشاڵڵا هەر ساغ و سەلامەت بن، کوردستانیش هەر ئاوەدان بێ و بە هیوام هەموو لایەکتان هەر باش بن. کاتێکی خۆش. پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری BGT، داما، هۆتێل ڤان ڕۆیاڵ پێشکەش کرا.